بێگومان ئێمە دواوای دادگای تەمیز ئەەکەین داواکارین دادگای تەمیز سەربەخۆی بپارێزە نەکەوێتە شەر هەژمونی حزبەوە ئەمانە بێتاوانن هیچیان نەکردووە چاڵکی مەدەنی و ڕۆژنامە نووسم بۆیە ئەگەر هاتو هەمان بڕیارەکە دووبارە بووەوە ئێمە لەو کاتە ئەچین لە دادگای فیدرالی عێراق و نەوەندە جیهانیەکان هەمووی ئەم کەیسە پێیان ئەگەینین و بەردەوام ئەبین لەسەر ئەمانە تا ئازاد ئەکرێن بەس ئێمە لەسەر ئازادبوونیان بێدەنگ ئەبین تا ئەمانە ئازاد نەکرێن ئێمە بێدەنگ نابین لەبەر ئەوەی هەمووان کەسانی مەدەنین چاڵاکی مەدەنین و ڕۆژنامە نووسن هیچ تاوانێکیان نەکردووە و هیچ تاوانێکیان لەسەر ساخنەوە کوی پرۆسەکە پرۆسایەکی ناسایی و نادیموکراسی بوو بێگومان ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نییە خۆ ئەوان وڵاتیان نێشتوە خەڵک جاسوسی بوو بکە بادینان هەمووی پڕ بووە لە میتی تورک بادینانیان پڕ کردووە لە سوپا کێو جاسوسی بوو کێ بکەن خۆیان هەموو شتێکیان پێدەن کە بەداخەوە ئەمە یعنی تومەتانە شتێکی مەترسیدارم بۆ ئەو منتیقاوە تەنیا مەبەستیان بێدەنگکردنی ئەو خەڵکە مەگەرنا ئەمانە کەسانی دیارن کەسانی مەدەنین یەک کەس ناتوانێت یەک فیشەکیش بتاقێنێ تەحەداکەم هەر هەمووان کوب بکەنەوە ناتوانن فیشەکێ بتاقێنن بووە خەڵک هەمووان ئەزان ئەمانە چ کەسن بۆیە ئەمانەیە بە سزادانی ئەم چاڵکوان و ڕۆژنامە نووسانە پامێک بە خەڵکی بادینان بگەێنن کە ماسیری ئێوە هەمووتان لێرەوە پامێک بەلایەنە سیاسیەکان بدەن کە ئێمە ڕێگەنادەن کەس لێرە سیاست بکە و ئەم منتیقا مڵکی تابوکراوی خۆمانە بەڵام لەما فەشە لەێنن و دڵنیا بن خەڵک زیاتر قسەکە لەو منتیقا